بە هەموو نەوعێک پێویستە کات لەگەڵ کێدانیشین پێویستە کات بچین بۆ کوێ ئێمە ئامادەین و هەر ئامادە بووینە. یعنی ئینتیباعێک هەیە کاک ئەحمەد، ئینتیباعێک هەیە کە یەکێتی ئەم وەزعەی بەدڵە. یەکێتی نیشتمانی کوردستان عەکسەکەیەتی زۆر ئەم وەزعەی پێ ناخۆشە. میلەتەکەمان زەرەرەکە، حیزبەکان مشکلیان نییە. خەڵکی زۆنی ئێمەیە مەعاش نادرێت پێی، خەستەخانەی ئێمەیە دەرمانی بۆ ناچێت، هێزی ئێمەیە مەعاشی بڕاوە. هەموو پرۆژەیەک لە مەنتیقەکەی ئێمە وەستاوە. پێتان ئەڵێم پرسیارێکتان لێ یەکەم، کێ عەقڵی تەواو بێت ئەمەی بەدڵە؟ کەس. حەقە ئێمە بەشتی تر خۆمان مەشغوڵکەین. ئەم شتە بچووکانەی کە کردومانە بە مشکیلە بە 5 دقە حەلە بێت، بە 5 دقە. حەقە ئێمە بەڕاستی بەشتی گەورەتر و شتی استراتیجی تر خۆمان مەشغوڵکەین و پێشم ناخۆشە کە وەزعەکە وایە. و ئەگەر سەیریش بکەیت ئەتوانم لە ئەمڕۆوە تا ئێوارە گلەیی بکەم، وا لە یەکێتی کراوە، وا لە تیمەکەمان کراوە لە حکوومەت، وا کراوە لە زۆنەکەی ئێمە، وا کراوە لە هەڤاڵەکانی ئێمە، وا کراوە لە پێشمەرگەکانی ئێمە. یەک پرسیارم هەیە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لێرە دانیشتون، بێزەحمەت یەکێتی نیشتمانی کوردستان چی کردووە بەرامبەر ئەوە؟ هیچمان نەکردووە. هێز دروست دەکرێت لای ئێمە، جوابمان چییە؟ هیچ. هێزە جوڵێنرێت بەرامبەر جێگری سەرۆکی حکوومەت، جوابی ئێمە چی بوو؟ هیچ. شت ئەوروژێنن لە مەنتیقەکەی ئێمە، جوابی ئێمە چییە؟ هیچ. دەست دەخرێتە ناو سیاسەتی حیزبەکەمان لە ناو ماڵی خۆم، ئێمە چیەکەین؟ هیچ. یەک شتمان کردووە، وتومانە ئەم وەزعە وا باش نییە، ئەم وەزعە وا بەردەوام نابێت. ئامادەنین بین بۆ کۆبوونەوەی کابینەتی حکوومەت حتا لە یەک تێگەیشتنێکمان هەبێت. یەک جوابمان نەداوەتەوە، یەک شتمان نەکردووە بەرامبەر ئەم هەموو کێشانەی کە بەرامبەر ئێمە هەیە. بۆ ئێمە ئەمانەوەی گەورەتر لەوە بیرکەینەوە. من خەمم لای میلەتەکەمە، من خەمم لای مامۆستاکانمە، من خەمم لای مامۆستا ئاینیەکانمە، من خەمم لای پێشمەرگەکانمە، شەهیدەکانمە، کەمەندامەکانمە. ئێمە قەرزاری ئەم میلەتەین. نابێت ئێمە بهێڵین ئەم شتە بچووکانە وەزعەکەمان لێ تێکدات. ئەمە حزبەکان ئەزیەت ناخۆن، خەڵکی ئێمە ئەزیەت ئەخوا، غەدرەکەین. ئێمە ئامادەین چه هەنگاوێک بنین بۆ چاکردنەوەی ئەم وەزعە بینین. بەڵام وەرن بەڕاستی بەجددی وەرنە پێشەوە، تکایەکی برایەنە دوای هەموو کۆبوونەوەیەک کە باشە بەزمێک دروست مەکەن تا بمانگەێنێتەوە سفر. دووبارەیەکەمەوە ئێمە بۆ هەموو شتێک ئامادەین. ببوورێت تۆزە زۆر قسەکەم چکو دەمێکە قسەم نەکردووە. ئاساییە، زۆر باشە. بەس لە ئەوەی لە قسەکانە دەرکەوت، ئایا کێشە ناوخۆیەکان گەیشتن ببن بەس بۆی لایەنی هەردوو لای یەکێتی پارتی لەسەر هەڵبژاردن گفتوگۆ بکەن؟ ینی دەتوانن ئەو کێشانەی کە هاتانن گەشتون ببن بەست وابەستەنیا شاندی بڵین لەسەر هەڵبژاردن کۆ دەبێتەوە؟ بەخوا تۆزە سەوتەکە لێم تێکە داتوانانی دووبارەیکەیتەوە پرسیارەکەت؟ پرسیارەکەم بڵێم کێشە ناوخۆیەکان، ئەو کێشانەی لە نێوان تۆ یەکێتی و پارتی دیموکراتی کوردستانایە گەیشتووە بە قۆناغێک کە بنبەست بێ وا تەنیا بڵێن لیژنەی هاوبەشی هەردوولا لەسەر ئاستی پرسی هەڵبژاردن کۆ بێتەوە؟ طبعا ئەلو وابزانم هاتەوە. طبعا ئەوە پێشنیاری ئێمە بوو. جەنابی کاک ڕەفعەت پەیوەندی کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. ئێمە بۆ شتێک ئەگەڕین کە دەرگایەک بکاتەوە. پێمان وا بووە مەسلەی ئینتیخاباتە لە هەموو شتێکی تر ئاسانتر بوو. بۆی ئێمە پێشنیارمان کرد کاکە وەرە عەلەقەن لەسەر ئەمە ڕێکەوین. لەمە گلەیەکم هەیە لە وڵات نەهەر لە پارتی لە زۆربەی حزبەکان. مشکلەیەکمان هەیە لە کوردستان کە لە وڵاتانی ئەوروپا نییە. ئێستا من لەگەڵ پارتی مشکلەیەکم هەبێ لەسەر ئەم بڵی ئاوە. هەموو شتێکی تر ئەوەستێت. ئەمە ئەوەستێت، گفتوگۆ ئەوەستێت، حکوومەت ئەوەستێت، ئەوە ئەوەستێت، هێزی پێشمەرگە ئەوەستێت، هەموو مشکلەکانی ترمان ئەوەستێت. ناتوانین ئێمە کێشەکان جیاکەینەوە. باشە لێرە مشکلەمان هەیە، بە ئەم شتانەی تر حەلکەین. شتە گەورەکانمان پێ حەل ناکرێت، وەرە بە شتە بچووکەکان دەست پێ بکەین.
بۆیە ئێمە پێشنیارمان وابوو کە ئەم مەسەلەی ئینتیخاباتە بەلەوەوە دەست پێ بکەین. ئەمە شتێکی بچووکە بەڵکو لە حەلکردنی ئەم مشکلەوە بتوانین مشکلەیەکی تۆزی گەورەتر حەلکەین، دوای تۆزی گەورەتر حەلیکەین، دوای تۆزی گەورەتری حەلیکەین، ئیشەڵڵا مشکلەمان نامێنێ. پێت وایە هەڵبژاردن بتوانێت ئەو ناکۆکێ کۆتایی یەکلایی بکاتەوە یان کۆتایی پێبێنێت؟ هەڵبژاردنەی لە پێشمان ئەزای چۆنە دوو شت هەیە ئەمێ تۆزێک جایکەینەوە لە یەکتری ئەگەر ئیجازە مەدەیت مامۆستا. زۆر اعتیادیە دوو حزب سراعیان هەبێت، یعنی زۆر اعتیادیە کۆمەڵ حەزەکات لە من دەنگ زیاتر بێنێ، من حەزەکەم لە پارتی زیاتر دەنگ بێنم، پارتی حەزەکات لە یەکگرتوو زیاتر دەنگ بێنێ. ئەمە شتێکی زۆر اعتیادیە. بەڵام کە مؤسساتی وڵاتێک بەکارەهێنرێت بۆ شکاندنی لایەک یان زەعیفکردنی لایەنێکی تر، ئەمە ئەیباتە مەرحەلەیەکی تر، ئەیباتە مەرحەلەیەک کە دروست نییە، کە ڕێمان لێ ئەگرێت ئەو شتە استراتیجیانەی کە ئێمە بەیەکەوە بیکەین نەتوانین بیکەین. من پێم وانییە ئینتیخابات مشکلەکانمان حەلکات، خاصەتەن ئەگەر هەندێک لەو شتانەی کە ئەیبیستمەوە کە هەندێک برادران لە ناو پارتی ئەیانەوەی بیکەن لەم ئینتیخاباتە بکەن. ئەگەر ئەو شتانە بکەن بەو خوایە ئینتیخابات مشکلە ئەبێت، بەو خوایە ئینتیخابات ڕەنگە هەر نەکرێت. نەکرێت لەم ساڵە؟ بەڵێ هەر نەکرێت. بەڵام ئەگەر بە دڵێکی فراوان بە ڕۆحیەتی برایەتی ڕێکەوین لەسەر قانونەکان، گەمەی بچووکی مناڵانە لە یەکتری نەکەین، زۆر حەزەکەین ئێمە ئینتیخابات بکرێت. بالعکس زۆر گەشتبینیشین بۆ نەتیجەی ئەم ئینتیخاباتە، زۆریش حەزەکەین ئینتیخابات بکرێت، ئامادەشین ئینتیخابات بکرێت و ئیسپاتیشمان کردووە. چۆن ئیسپاتمان کردووە مامۆستا؟ ئیسپاتمان کردووە چونکەن ئێمە بووین داوامان کرد لە پارتی دموکراتی کوردستان عەلەقەن ئەم مەوزوعە حەلکەین. زۆر باشە. بەڵام ئەوەی دوێنێ لەسەر هەموو شتێک ڕێکەوتن لیژنەی پارتی یەکێتی کە پارتی ڕازی بۆ بە فرەبازنەی، بەڵام لەسەر پرسی کۆتاکان یان پێکاتەکان لە سەرتاسەری عێراقان پرسە یەک باز نەبوو، ینی کریستیانیەکی هەولێر دەنگی دەدا بە کۆی کریستیان لە عێراقا. بەڵام بۆ هەرێمی کوردستان ئەگەر پرسیارەکەم تەواوکەم یەک زانیاری تر بۆ نە بە پێی ئەو داتای لە بەردەستی منایە کە نیسەکانی هەرێمی کوردستان کردویانە 81 ماڵ لە سلێمانیایە. ئایا ئێوەکی 81 چی؟ 81 ماڵی کریستیان. ئۆکەی. ئەنی ئێستا کێشەکە بڵین قۆناغی فرەبازنەیەەکە بڵین پارتی ڕازیە پێی ئێستا قۆناغی بڵین پرسی کۆتاکان و پێکاتەکانە کە لە هەرێمی کوردستانان بۆ وەکو سەرتاسەری عێراقێک باز دەبێ. ئەزانی چۆنە مەسەلەی کۆتاکان بەغەڵەتی تەرجمە ئەکرێت. ئێمە زەدی کۆتانین، بالعکس ڕەنگە پێویست بکات چەند کۆتایەک زیاد بکەین، بەڵام پارتی لە بەغا داوای شتێکە کات و لێرە داوای شتێکە کات. من پرسیارێکم هەیە بۆ ئەگەر بۆ بەغا باش بێ بۆ کوردستان خراپە. ئەگەر من پیاوێکی بە شک بوومایە کە خۆتان ئەزانن وانین، من ئەموتە ماستە بوویەکی تایە. پێشنیاری من ئەوەیە ئێمە بە گفتوگۆ بکەین. گفتوگۆ نەیعنی هەموو شتێکە یەکێتی ئەیەوێ جێبەجێ بکرێتەوە، گفتوگۆ نییە، ئەو زاڵکردنی ڕەئیەکێکە بەسەری ڕەئیەکێکی تر. با لەسەر 5 تا ڕەئیمان وەکو یەک بێ، با لەسەر 2 تا ڕەئیمان جیاواز بێ. زۆر احتیادیە، بەس پرۆسەکە نابێ لەسەر ئەم شتانە بوەستێت. بەرنامەی یەکێتی ئەوەیە کەمینەکان نوێنەرایەتی خۆیان بکەن، با کریستیانەکان یەکگرتوو نەبن، با تورکمانەکان یەکێتی نەبن، با هەموویان نوێنەرایەتی خۆیان بکەن. اینجا ئایا بۆ ئەم بڕیارە پێشنیارێکم هەیە بەگوێ لە خۆیان بگرین. بە چه حەقێک من دانیشم بە کریستیانێک بڵێم تۆ بێ وا بکەیت، بە تورکمانەکە بڵێم برای تورکمان تۆ بێ ئەمە بزاڵکەم بەسەرتا، ئەگەر ئێمە بەڕاستی ئەمانەوەی خزمەتی کەمینەکان بکەین کە بە جددیشمە دڵنیام هەمومان ئەمانەوەی خزمەتیان بکەین، با ڕێیاوانیش وەرگرین. وەرە پێشەوە براکەم چیتەوێت، چۆن باشە بۆ تۆ، چۆن ئەتوانی خۆت گارنتی بکەیت کە جەنابەت نوێنەری بەڕاستی نوێنەری کەمینەکانە بی. من حەز ناکەم من یعنی کریستیانەکان یان تورکمانەکان یەکێتی بن. من حەزەکەم تورکمانەکان تورکمان بن، حەزەکەم یێزدیەکان یێزدی بن، حەزەکەم کریستیانەکان کریستیان بن. ئەگەر بەم پرینسیپە ئیش بکەین بە یەکەوە، باوەڕ ناکەم هیچ کێشەمان هەبێ. زۆر بەڵامەوە لە یەک بازنەی هەموو هەرێمی کوردستانە بەدەستدێ یان لە جیاکردنەوەی پارێزگاکانە
بەڕای بعد مناقەشەی ئەوە بکەین لە بەغا چی داوا ئەکەن هەواڵەکانمان و لێرە چی داوا ئەکەن و با بزانین بۆ لە بەغا شتێکمانەوێ و لە کوردستان شتێکی ترمانەوێ چیمانەوێت لە بەغا و لێرە چیمانێ نازانم من ئاگام لەو شتانە نییە خۆتە زانی من پیاکی فەقیرم ئاگام لە تەفاسیلی شت نییە زۆر باش پرسیارەترم لەبارەی جێگری سەرۆکوەزیران و وەزیرەکانی یەکێتی کە بەشداری کۆبنەوەکان و شاندەکانی هەرێمی کوردستان ناکەن ئایا کاری نەکرێت سەرخراپ بەڕێوەچینی کاروباری حکوومەت لە پارێزگای سلێمانی هەڵەبجە خاستن یا وڵاتیانی ئەو دوو پارێزگایە من سەرۆک وەزیر جێگری عەفومکەن من جێگری سەرۆک وەزیران زۆر باشە ناسم دەمێک ساڵە ئێمە هاتوچوومان هەیە و قسەکەین بەیەکەوە و ئەو شتانە منم مێ شتێکی ترت بە نەوعێکی تر با جوابیان پرسیارە بەمەوە لە شەڕی داعشە قوبات زدی حزبەکەی خۆی وەستا ئەچوویتە کۆبوونەوەی کابینە نەتەزانی کێ پارتیە کێ یەکێتیە کێ گۆڕانە ئامادە بوو خۆی فڕێباتە ناو ئاگر شەڕی ئامۆزاکەی خۆی کرد بۆ ئەم حکوومەتە باجیشی داوە ها سیاسیان باجی داوە لە ناو حزبی خۆیان باجی داوە بەڵام یەک دەقە پەشیمان نەبوو ئەیزانی ئەوەی کە ئەیکات ڕاستە ئەیزانی حکوومەتە بێ لە حیزبایەتی تۆزێ جیابێ ئیشیان جیاوازە برای عەزیزم سەبەبێک هەیە کە من لە ناو حیزبا ئیشەکەم و کاقوبات لە حکوومەتە چکو ئەو لەوە ئەزانێ من لە حیزبایەتی و ڕاکە و شێتخانەکە من حەزم لەوەیە بەس کاقوبات پیاوێکی دیپلۆماتە پیاوێکی کورتپەروەرە ئەوێت حکوومەتەکە بۆ پێشەوە بە من پرسیارێکی ترت لێ بکەم بۆ ئەمڕۆ کاقوبات ئامادە نییە بڕوە بە کۆبوونەوەی کابینە بۆ ئامادە نییە کاک مەسعود بەتەڵی شەڕی داعش بوو کاک نێچیربان سەرۆکەکە بوو کە ئێمەی ڕزگار کرد لەوێ قوبات بوو بە نەکبەتەکەی کە معاشی بڕی و غەدری کرد و وای کرد و وای کرد یەک ڕۆژ بۆڵە بۆڵی نەکرد تکا لە هەمووتان لەکەم هەمووتان زیرەکن هەمووتان شارەزان هەمووتان بە تەجروبەن بۆ قوبات ئێستا ئامادە نییە بڕوات بۆ کۆبوونەوەی کابینە غێر کێشەمان هەیە غێر موشکیلەمان هەیە ئامادە بوو خۆی فڕێباتە ناو ئاگر و کردی بۆ ئەم حکوومەتەی هەرێم ئێستا ناڕوا بۆ کۆبوونەوەیەکی کابینە بۆ یەکێک تەلەفۆنی بۆ ناکات بڵێ کاک قوبات تو بۆ نایی بۆ کۆبوونەوە تەلەفۆن نەکراوە؟ نا یەک تەلەفۆنی بۆ بکەن بڕۆن چایەک بخۆن لەلای وەڵڵا دنیا کاول نابێ بڕۆن یەکێک بڕوا چایەک لەگەڵ کاک قوبات بخۆ بڵێ ئەرێ کوڕم تۆ بۆ ئاکەی چییە لە ناو دڵت مشکلەی یەکێتی چییە با من پرسیارێکی ترت لێ بکەم ئەگەر ئیجازە مەدەیت من ئەمڕۆ شوێنمەوەی کە پرسیار بکەم وەڵام وەرگرم ئەخە تۆ وتت با بە سەراحەت قسە بکەین بۆ دەرگاکەم لێ دامەخە سەعاتێکمان هەیە هەموو پرسیارەکان دەکەی دڵنیا بە سەیر خەڵکەڵێک موشکیلە هەیە لە بینی پارتی و یەکێتی کاکە وەڵڵا وانە وەڵای مە یەک موشکیلەمان نییە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە لەگەڵ بەشێکی حکوومەت بەشێکی کێشەمان هەبێت باشە من پرسیارێکتان لێکەم ئەتیادیە کۆمەڵی وێ لە پەرلەمان بێتە دەرێ ئەتیادیە یەکگرتووە وێ لە پەرلەمان بێتە دەرێ ئەتیادیە کەسایەتیەکان کە زۆر قسە بە ئێمە ئەڵێن ڕەنگە ئەگەر من لە ڕووی شخصیەوە سەیریکەم پێم خۆشە لە پەرلەمان بێنە دەرێت چکو بەشکەم کەم قسەمان پێ بڵێن بەڵام ئەتیادیە ئەمانە هەموو ئەیانەوێت لە پەرلەمان بێنە دەرەوە ئەمە منم سحری بافڵە خۆزگە ئەم توانی لێرە دانیشم بڵێم وەڵام منەوەنە عەزیمم ئەوەنە دیپلۆماتم من قەناعەتم بە هەموو کوردستان کردو وەرە دەرێ لە پەرلەمان کاکە من نیم یەکێتی نییە کێشەمان هەیە ئەبێ ئەوەڵجار اعترافکەین بەوەی کە کێشەمان هەیە و من ئەلێرە پێتان ئەڵێم کێشەکە ناتوانیت بڵیت خەتای پارتیە ناتوانی بڵیت خەتای یەکێتیە خەتای هەمومانە جیاوازیەکە لەمەیە ئێمە ئەڵێن وەرن با بەیەکەوە حەلیکەین ئێستا لایەنێک هێڵێ نانایمە هیچ کێشەمانیە پێویست ناکە حەلیکەین کێشەمانیە چییە و هەموو پەرلەمان چۆڵ بوو چۆن کێشەمان نییە یعنی کێشەکان هەم سیاسیان بڵین لە ینی کێشەی سیاسین هەم حکوومەتیش بەڵام من سەبارە بە حکوومەتەرە مێ ئێمە کێشەی سیاسیمان کەمە ئێمە کێشەی خزمەتی خەڵکمانە من نامەوێ خەڵک لە کوردستان بە دوو نەوع سەیر بکرێت
هەڤاڵان من 2002 لەگەڵ جەنابی کاک مەسعود کاک کۆسرەت و مام جەلال دانیشتم. مام جەلال بە کاک مەسعودی وت با شتێک بکەین هەولێر وەکو سلەیمانی لێبێ. هەولێر خەریکە خەڵکە نێرێ بۆ فەزا و یاخوا ئەینێرن و دەستخۆشیتان لێ یەکەم، بەڵام سلەیمانی هەر وەک خۆی ماوە. ئەمە چ عەدالەتێکە؟ وەرە سەری جادەی ئێمەکە، وەرە سەری مەکتەبی ئێمەکە، وەرە سەری مەنتیقەی ئێمەکە، وەرە پرۆژەکانمان بژمێرەوە، وەرە سەری حدودەکانمان بکەن. ئەمە چۆن حکوومەت وا ئەبێ؟ من پرسیارێکت لێکەم 4 ساڵە حکوومەت کە چەند جار هات بۆ سلەیمانی؟ ورن بۆ سلەیمانی بڵێن ئێمە خەڵکی تۆین، واتان بۆکەم واتان بۆکەم واتان بۆکەم، قەت نایێتە ئەو ناوە. گلەی لە ئێمە شەکەن ئەڵێن ڕئی ئێمە لەولا ناخوا، وەڵڵا ڕئی ئێوە لەوێ ئەخوا، وەڵڵا زۆر بەڕێزن لای ئێمە، وەڵڵا یەک هەنگاو وەرنە پێشەوە ئێمە 10 هەنگاو یەینە پێشەوە. بەس خۆت ناییت، خۆت ناتەوێ، خۆت عەزیەتیانە دەیت، کێ ئێترافت پێکاوە؟ ئێمە هەموو کەسێک بەڕێز سەیرەکەین، ئێمە ئەمانەوێت لەگەڵ هەموو کەسێک ڕێکەوین، ئێمە ئامادەین وەکو هەموو جارێک تەنازول لە حەق و حقوقی خۆمان بکەین وەکو حزب بۆ میلەتەکەمان. ئێستش ئامادەین. لێرەش وەعتان پێدەم چۆن 2 ساڵ پێش ئێستا لەم کورسیە داوام کرد لە هەموو کوردەکان وەرن یەک بگرن، وەرن بەیەکەوە بچین بۆ باغا، ئێستش نەڕۆیشتووە بڕوە. پێتان ئەڵێم دووبارەیەکەمەوە یەکێتی هیچی نەکردووە، دەستمان نەکردووەتەوە بە هیچ نەوعێک. باشە دەوەرنە پێشەوە لەگەڵمان چاوەڕێی چیەکەن؟ هەر حەلیەکەین. خۆتە زانی، هەمووتان ئەزانن هەر حەلە بێ موشکیلەکە. باشە با ئیمڕۆ حەلیکەین، بۆ چاوەڕێی سبەینێ بکەین، بۆ چاوەڕێی دووسپێ بکەین، بۆ چاوەڕێی ئەوە بکەین ئەجنەبیەک بێت بڵێ وەرن 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 دانیشن من ئاشتانەکەمەوە. عیبە. جاویستم لەسەر ئەو دوایین قسەی تۆ کە دەبیستین هەوڵی دەرەکی هەیە، ینی هەوڵی ڕۆژئاوایەکان بۆ بانگێشکردنیان داوەتکردنی یەکێتی پارتی و دانیشتن و ڕێخستنیان. ئایا دەکرێت ئەم هەوڵە ینی یەکێتی پارتی دیکە لە ڕێگەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و یان دەستپێشخەری بەڕێزسەرۆکی هەرێمی کوردستان یەکشمان بارزانیوە بتوانن دانیشن و گفتوگۆ بکەن یان کێشەکان چارەسەر بکەن، یان هەر لایانی دەرەکی وەکو ڕۆژئاوایەکان با بڵێن کۆمان بکەنەوە؟ سەریح بم، زۆر هەرچی شتێک تەوێ ئێمە ئامادەین. کاکە ئەتانەوێت لەگەڵ پارتی دانیشین، بزانین جدیە دانیشتنەکان و نەتیجەیە بێت دانیشین، ئەتەوێ ئەجنەبی تیا بێت ئەیکەین، ئەتانەوێت لە هەولێر بێ ئەیکەین، ئەتانەوێت لە برازیل بێ، منیشەمەوێت لە برازیل بێ ئەیکەین. بەڵام ئێمە بە کوردیەکەی ئامادەین لە فەزا دانیشین. ئێمە مشکلەمان دانیشتن نییە، مشکلەمان نەتیجەی دانیشتنەکانمانە. مشکلەمان ئەوەیە کە دانیشتنێکەکەین لایەنێکی تر کەتنێکە کات و دانیشتنەکەی دووهەم تێکەچێ. خۆتان ڕێک خەنەوە بزانن بەرنامەکەتان چییە. یەک پارتی دیموکراتی کوردستان ئێمە بۆ هەموو شتێک ئامادەین. وەڵڵا لەکوێ ئەیکەن، کێ ئەیکات، چۆن ئەیکات، ئێمە ئامادەین. زۆر باشە. یەک پرسیار دوایین پرسیام لەسەر پرسی ناوخۆ لەسەر دوایین پەیامی لاهور شێخ جەنگیە کە گوتی من بە بڕیاری دادگا کەم بەستی بڕیاری دادگای ئاسایشی هەولێر بوو کە هاوسەرۆکی یەکێتیم. پەیامی کێ؟ ئەگەر لاهور شێخ جەنگی کە پەیامێکی لەم ڕۆژانە بڵاو کردەوە وەک هاوسەرۆک، ئەو کات ئەگەر سەرکردایەتی ئەگەر پرسیارەکەم تاوکەم ئەخر ئاگام لە ئەوە نییە کە باسیەکەیت، ئاگام لە پەیامی کاک لاهور نییە. پەیامی بۆ من نردووە؟ نە پەیامێکی بڵاو کردێتەوە بۆ هەموو هەرێمی کوردستان. بەڵام پرسەکە ئەوەیە ئایا ئەگەر وەکو هاوسەرۆک وەکو بڵین بەجیا ئێوە سەرکردایەتیەکی نیشتمانی کوردستان بڕاری دەرکردنی داوە، ئەگەر وەکو خۆی هەڵبژێرکە هەندیز دروستکە بۆ پەرلەمان بۆ بژاردننی پەرلەمانی کوردستان، ئێوە لە ڕێگەی یاسایەوە چی دەکەن یان چی ڕێگایەک دەگرنەوە؟ ئێمە من جارێ من داوای لێ بردوونت لێ کەم زۆر خۆم حازر نەکردبوو بۆ ئەم دانیشتنە، ئاگام لە پەیامی کاک لاهور نییە. بەڵام کاک لاهور ئازادە چیەکە بیکات، لە ناو یەکێتی نییە، با بڕوە حزبێک دانێت، با بڕوە چیەکات بیکات. ئێمە باوەڕمان بە ئازادیە لە زۆنەکەی ئێمە، باوەڕمان بە دیموکراسیە، زۆر زۆر ئەتیادیە، با بڕوە حزبێک بۆ خۆی دروستکات و ئیشەڵا سەرکەوتووە بێت و ئێمە هیچ کێشەمان نییە لەگەڵ ئەوە. یعنی من بەداخیشەوە و پەیامەم نەدیوە بۆیە ڕەنگە ئەماگادارەبی بەڵام پرسیارم لە کاک شاڵاو کرد ئەگەر پەیامی بۆ ئێمە نردووە بەسەری وا بادا بۆ ئێمە دیارە نەیناردووە. زۆر باشە. من پرسیاتر کە مانەکیت ئاگاداری لەسەر نرخی بەهای دینارە بەرامبەر دۆلار. ئەمریکەکان دەڵێن پارێکی زۆر لە کورس بڵێن لە عێراقا بەگشتی و لە هەرێمی کوردستانیشا لە شارەکانە بە تایبەت لە سلێمانیا کە چەندین راپۆرتی ڕۆژنامەوانی هەبووە یەکێکە لەو شوێلانەی دۆلاری تا. من داوای لێ بردوون کە من ئاخر جار لەگەڵ لیژنەیەک دانیشتم لە بەغاوە هاتبوو
و ئێمە ئێستا هاوکاری ئەو لیژنەیەنە و پارەیە ڕاگرین. آخر معلوماتی ئێمە و آخر معلوماتی ئەو لیژنەیە ئەوەیە کە پارەکە لە ڕێی کەرکووکەوە لە جادە خۆڵەکانەوە ئێستایەتە سلەیمانی، لە سلەیمانیەوە بەداخەوە یێتە هەولێر، لە هەولێرەوە چێتە تورکیا، لە تورکیاوە داباشەکرێت. ئەمە حەقیقەتەکەیەتی و پێموتی سەڕیحە بم ئەمە حەقیقەتەکەیەتی. بەڵام ئێمە و هەولێر ئەوەی کە من ئاگام لێ بێت هەردووکمان لە هەوڵی جددیین، ئێستا جادەکان نەزانین، ڕێیەکان نەزانین، لە هەوڵی جددیان ئیشەڵا بەیەکەوە هەولێر و سلەیمانی و هەموو مەنتیقەکانی کوردستان بتوانن ئیشێک بکەین کە ئەم شتە ڕاگرین. ئەمە شتێکە بەعزیش دەتوانین بێکەوە بکەین. ئەچمە سەر تەوەری دووەم پرسی وزە بە تایبەت پرسی گاز کە ئێستا پرسیەکە هەموو جیهان سەرقاڵە بە پرسی گازەوە و خاصن بۆ ساڵانی داهاتووش یەکێتی ئەوروپا و وڵاتانی تر پێویستیان پێێتی و داڕشنەوەیەکی نوێ لە نەخشەی جیهان و لە پەیوەندی نێودەوڵەتەکانی شاکە. پرسیارەکەم وەیە بۆچی کارکردن لەسەر فراوانکردنی بەرهێمەرانی کێڵگەی گازەکانی خۆرمۆر چەمچەماڵ وەسان؟ ئایا ئێوە وەستانتان چونکە بۆ عێراق ئۆیل ریپۆرت چاوپێکەوتنیەک هەبوو کە لێ باست کردبوو و بۆچی ئەوە ناڕازین لە شێوەزەی بەڕێوەبردننی ئەم دۆسیە؟ ئێستا دڵم خۆش بوو. من بەڕاستی پێشنیارێکم بۆ جەناب بێت و حەدم نییە پێت بڵێم ئەم پانڵە چۆن بکەیت، بەس سەری خۆمان بەو شتە بچووکانە نێشێنین کێ وای وت و لە تەلەڤیزیۆن و کێ پامی ناردیان نەینارد. ئەو شتانە تەواو بوونە لای ئێمە. ئێمە ئەمانەوێ ئەم شتە استراتیجیانە باسکەین. من ئەمەوێ ئەمڕۆ هەموو دنیا محتاجی غازە. وەرە کاکە با لەسەر ئەمە پۆلیسیەک دانین بەیەکەوە. ئێستا ئێمە ماشەڵای لێبێ پارتی دموکراتی کوردستان باشترین علاقاتی هەیە لە بەغا. ئەم ڕۆژی یەکێتی نیشتمانی کوردستان لە زمانی مام جەلالە و علاقی وا باش نەبووە. وەرە با بەیەکەوە بچین بۆ بەغا موشکیلەکانی میلەتەکەمان حەلکەین. ئەم شتە استراتیجیانە با باسکەین، با باسی ئەوە بکەین چۆن ئەتوانین یارمەتی براکانمان بین لە ڕۆژاوە کە هەموو ڕۆژێک لە ژێر زەختان، کە هەموو ڕۆژێک زەختیان لێکرێت، کە هەموو ڕۆژێک قەسفەکرێن. وەرن بە حەلێک بۆ ئەمە بدۆزینەوە، وەرە بە ئاشتیەک دروستکەین لەگەڵ هەواڵەکانی پەکەکە و تورکیا بۆ مام جەلال توانی بیکات ئێمە ناتوانین بیکەین. وەرن بە مەنتیقەکەی خۆمان ئارام بکەینەوە، لە جیاتیەوەی عەلەمی حیزبەکان هەڵگرین، وەرە بە عەلەمی کوردایەتی هەڵگرین. بەیەکەوە پێمانەکرێت نامانەوێ براگەورە بین، نامانەوێت لە پێش کەس بین. وەرن با بەیەکەوە ئەم شتە استراتیجیانە باسکەین. باشترین برامان هەیە لە بەغا، خوشک و برا ببوورە دکتۆرە ڕێواز، باشترین خوشک و برامان هەیە لە بەغدا، ئامادەن ڕێکەون لەگەڵمان. داواکاریەکەیان زۆر زۆر بەسیتە. سێکە چیت پێڵێن، ئەڵێن تۆ کوردستانت هەیە ئەمەنە نەوتیتیایە. هەر بەسڕە 1000 جار لە کوردستان دەوڵەمەندترە لە مەسەلەی نەوتا. 1000 جار 1000 times. ئەڵێن وەرە تۆ لەمە شەریک بە ئێمە ئەڵێن نایکەین. من پەرداغە ئاوەکەمەوێ مێزەکەم ناوێ. ئەمە هەر ئەمە گومان لە لای خەڵک دروستەکە. بۆ ئەمە تەوێ، ئەمە بۆ کوێ ئەڕوە؟ بۆ ئێرە ئەڕوە یان بۆ شوێنێکی تر ئەڕوە؟ ئەبێ ئەم پرسیارانە بکەین بە سەریحی. بەغا ئامادەیە ڕێکەوێت لەگەڵمان. یەک داواکاری هەیە، ئەڵێ من واجبی خۆم جێبەجێەکەم، بێ زەحمەت تۆش واجبی خۆت جێبەجێکە. وەڵڵا من نە بیزنسمانم، نە زۆر لە حساباتە بەقوت بوومە، بەس من کە سەیری یەکەم هەر بەسڕە 1000 جار لە ئێرە دەوڵەمەندترە. ئەوڵێ وەرە لە هەمووی شەریک بە، من ئەڵێم نازان، من عەقڵم بۆ نایبڕێت، ئەوەی لێ بدونتان لێکەم. پێویستم بە یەکێکە کە لە نەوت بزانێت تێم بگێنێ، بۆ ئەمە شتێکی خراپە. جەوەڵام من خۆم ماستەرم لە نەوتە هەیە. help me. بەس پرسیارێک لێرە پەیوەندی بە سەروەریەوە هەیە، ینی ڕادەستکرد سەروەری هەرێمی کوردستانی ئەمە بە درێژایی بڵین 100 ساڵی ڕابردوو کە هەموو بزوتنەوەکان لێرە و بە دوایین کە گەشتوین بەم قەوارە لە بۆ 4 پارچەی کوردستان و ڕادەستکردنەکە گەر ژمارەکە ڕقم بێ ئەوە ڕێکەوتنی زۆرە مجارێکراوە. بەڵام پرسەکەی بەغدا کە داوایەکە ڕادەستکردنە، ینی ئەو بۆ نمونە چۆن پێشتر بەڕێوە بردە بەڕێوە بەرێ. بەڵام ئەوەی ئەمان هەرێمی کوردستانیش بڵین داوای کردووە لە شاندەکانی پێشواوە لە دوایین شاندیشا کە باس کراوە. پرسی ڕقمکردن کێشە نیە، بەڵام ئیدارەدان و بەڕێوەبردن و سەروەریەکەی ئەوە کێشەیە لە نێوان. سیرکە تا مشکلەیەک هەلکەیت ئەبێ ئەوەڵ جار بزانی کە مشکلەیەک هەیە. تۆ بڵیت مەحکەمە بڕیاری نەداوە، بەغا نییە، ئەوە نییە، قەت ناگەیتە حەل. با ئەوەڵ جار ئێمە ئیحترامی قەزا بگرین، با ئیحترامی قەزا بگرین. هەموو ئەم کێشانەی کە جەنابەت باسیەکەی مەوزوعن، بەڵام ئامادەین حەلیکەین.
ئەوانیش ئامادەن حەلیکەین لە جیاتیەوەی من و جەنابەت لێرە دانیشین مناقەشەی بکەین وەرە با لیش وەفتێک دروستکەین سبەینێ ئەڕۆین بۆ بەغا ئەیکەن کاکە لەگەڵ ئەم جەماعەتە من بینم باشە کاک مەسرور گیان تەلەفۆنێکم بۆ بکە بڵێ بڕۆ بافڵگیان لەگەڵ ڕەفیقەکان قسە بکە کاک سعدی لەگەڵ ئەم جەماعەتە وەزعی باشە با تەلەفۆن بکە بڵێ کاک سعدی گیان بڕۆ بێ زەحمەت و ئەمە حەلکە بەیەکەوە ئەمە حەلەکرێت بەڵام ئێمە دانیشین و چاومان داخین و بڵێن وەڵا بڕیار نییە و مڕیار نییە و حکوومەت نییە و قەزا نییە ئەمە ناگەیتن هیچ نەتیجەیەک ناڵێم خۆشە وەزعەکە ناڵێم باشە وەزعەکە بەڵام حەلەکرێت بس بە دانیشتن و بە گفتوگۆ حەلەکرێت بە ئێتراف نەکردن بە کێشەکان حەل ناکرێت ئەمە شتی زۆر بەسیت و لۆجیکن یعنی من سەیرە ئەبێ ئەم قسانە بکەم لە ناو ماڵی خۆتە شەڕێک دەبێ لەگەڵ خێزانەکەت تەبعەن ئەوەی باتەوە بەڵام بە قسە حەلە بێت نابێ من بڵێم وەڵا کێشە نییە چۆن ئەوە ئەمە بەسیترین شتە یعنی بەسیترین شتە ئێستا پێشکەوتنیەکەیە لە گفتوگۆکان چی لە شاندی هەرێمی کوردستان و لە نێوان شاندی هەرێمی کوردستان و شاندی بەغدایە لە دانوستانەکانە و بە هاوکاری ئەمریکیەکان بەس پرسیارەکەی من دقیق ئەوەیە و ئەلەساس ڕێکەوتون لەسەر یاسای نەوتوگاز داڕشنەوەی و هەروەها بودجەی 2023 بەڵام پرسیارە سەرەکە لێرە تۆ زۆر دەچی بۆ بەغا و زۆر دەچیە بەغا لەگەڵ وەڵا بە شانازیەوە زۆر حەزم لە بەغدادە زۆر باشە جامیش پرسیارەکە مەمەیە ئەم جارە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕوانی جێبەجێکردی ئەو ڕێکەوتن و ئەو یاسایە دەبینێت لە کاتی ئەم کابینەی سوودانیدا وەڵا من بەسەراحەت جواب بەمەوە دیسان و تکاتان لێکم کەس عاجز نەبێ من هاتوچوو زۆرەکەم لە بەغداد چەند سەبەبێکی هەیە ڕقم یەک پێم وایە کە ئێمە ئەتوانین لە بەغدادەوە خزمەتی خەڵکی کوردستان بکەین ڕقم دوو بەڕاستی بەغداد موسساتی هەیە بەڕاستی وەزیر لە بەغا دەسەڵاتی وەزیری هەیە بەڕاستی قەزا لە بەغا قەزایە هیچ حزبێک زاڵ نییە بەسەر ئەم قەزایە و ئەو قەزایە بەغا شتێکی ترە من ئەو ڕۆژە پرسیارێکم کرد لە کاک خالید و کاک نزار وتم کاک خالید کاک نزار یان وتم کاک نزار کاک خالید لە بیرم نییە وتم چەند جار جەنابی سوودانی تەداخولی کردووە لە ئیشەکانتانە ئەزانی جوابەکەی چی بوو؟ سەفر ئەوە حکوومەت ئەوە موسسات ناوێرم ئەو پرسیارە لە برادرەکانی خۆمان بکەم هەم بۆ کاک قوبات هەم بۆ کاک مەسرور کاک ئێمە بێ سقەمان بە خۆمان هەبێ ئەوڵ جار بێ کێشەکانی خۆمان حەلکەین جەنابەت باسی نزیک کەوتنەوە ئەکەیت و ڕێکەوت نەکەیت ناتوانم جوابی ئەو پرسیارە بە مۆچک و بە شەرێک لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان ئاگای لەوە نییە هەر ئەتوانم دوعاتان بۆ بکەم ئیشەڵا سەرکەوتووە بن ئیشەڵا ڕێکەوتنێکی باشە بێت و لە هەر کوێیەک بافڵ بتوانێ هاوکارتان بێت بێ زەحمەت بمنێرن ئەچم هاوکارتانە بم زۆر باش من دەست بەسەر تەوەری سێمم کە پرسی پێشمەرگە و دۆخی ئەمنیە گۆڕانکەم زۆر باشە بەپێی هەموو یاساکان دەبێت هێزی پێشمەرگەی کوردستان یەکگرتوو بێ وڵاتانی هاوپەیمانیش لە هەموو ڕێکۆهانی ئێوە هەم یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان دەم بۆ یەخستنی هێزەکانی پێشمەرگە بەو ناوکێکانی کە لە نێوان یەکێتی و پارتیە دەتوانین هێزەکان یەک بخەین پێشمەرگە یەک بخەین ئەگەر سیاسەتەکەی من بەکاربێنن کە ئەڵێم کە کێشەیەکمان هەیە لێرە پشتەکانی تر با بڕۆنە پێشەوە بەڵێ ئەتوانین بەڵام با پێت بڵم کەی ناتوانین با پێت بڵم کەی ناتوانین دژە تیرۆر لەم ساڵە 432 عملی عسکەری کردو عملیاتی عسکەری کردووە زڵی داعش لەگەڵ تیەفەکان لەگەڵ برادرەکانمان لە بەغداد مقابل بەوە هێزەکانی تری کوردستان وابزام 30 عملی عسکەریان کردووە بە چه حەقێک یەکێک هەڵەستێت بەیانی و معاشیانە بڕێ وایە کە گرینەوە وایە کە گرینەوە بۆ معلوماتی جەنابەت ئێمە پێشترین بۆ ڕێکەوتنەکە ئێمە لە پێشەوەین ئێمە لە خوامانەوێ هێزێکمان هەبێ یەک داواکاریمان هەیە بە عەدالەتی ئەمە بکرێت هیچ کێشەمان نییە ئێمەین ڕاکە ئەکەین ئێمەین وەفتەکەمان هەموو هەفتەیە گێت بۆ ئێرە ئەری وەڵا ئێمە حەزەکەین ئەمە بەرنامەی جەنابی مام جەلال بوو من حەز ناکەم لەوێ بوەستێت من پێم سەیرە دوو حزب یەکی زانیاریەکیان هەیە یەکێک پاراستنی هەیە یەکی زانیاریەکی هەیە ئەمە لە چ وڵاتێک ڕوەدات وەرە بە ئەمانەش ڕێکخەینەوە ئێمە ئامادەین
ئاسایشی ئەملاو ئەولا باسەکرێت کوڕ وڵڵا عیبە باسی ئەجنەبیەکانت کرد ئەجنەبیەکان ئەیانەوەی یارمەتیمان بن بەس پێمان پێکەنن دوزانی ئەمریکیەکان تااقەتیان چووە من ڕەفیقم هەیە لە واشنگتن وەفتی گەورە هاتووەتە ئێرە پێیان وتم بە سەراحەت وتوێتی کاک ئێمە 30 ساڵە خەریکین بەو خوای تااقەتمان چووە ئێستا بۆ معلوماتان عێراق هاتووەتە خوارێ لە گرنگی ئەو وڵاتانە ئێستا سەیری یوکراینەکەن سەیری رووسیاکەن سەیری سینەکەن سەیری کۆریاکەن ئێمە فرسەتێکی زێڕینیمان هەیە وەکو کورد ئێستا یەک بگرین بە پەلە مەسەلەی غاز بینە پێشەوە ڕێکەوین لەگەڵ بەغا ئەجنەبیەکان ئاشتکەینەوە لە هەموو شتێکە ئێمە بۆ دواوە ئەڕۆین لە حقوقی ئینسانەوە کە قسەی یەکێکت بەدڵ نەبێ ڕسمگرتنی یەکێکت بەدڵ نەبێ پەیامی یەکێکت بەدڵ نەبێ ئەیگریت و فڕیتە سجن و یەکەی بە ئیرهابی حتا هەموو شتەکاری تر ئێمە بۆ دواوە ئەڕۆین بۆ دواوە ئەڕۆین ئەمە قسەی من نییە من ڕەنگە ڕئیم وان نەبێ بەڵام ئەجنەبیەکان هەموو ڕۆژێک وامان پێڵێن ئەمریکیەکان هەموو ڕۆژێک وامان پێڵێن ئینگلیزەکان هەموو ڕۆژێک وامان پێڵێن فرەنسیەکان هەموو ڕۆژێک وامان پێڵێن پاش بووە ئەکەین ئێمە ئەبێ احترامی مؤسساتەکانمان بگرین ئەبێ ئەو شتانە جددی بن نابێ شکلی بن تا شکلی بن ئێمە بۆ پێشەوە ناڕۆین ئەو دکتۆر ڕێواز لەوێ دانیشتووە دکتۆر ڕێواز سقەم پێێتی دەسەڵاتی هەیە توانێ هەرچی شتێک بکات بیکات وەفتی ئێمە لەگەڵ وەفتی تردا ئەنیشێت پێویست ناکە بگەڕێنەوە بۆ لای من هەموویان دەسەڵاتیان هەیە ئەلەوێشت ئیمزاکەن دوێنێش ئیسباتمان کرد کە لەسەر هینی ئینتیخاباتەکە دانیسین یەک بەشەر تەلەفۆنی بۆ من نەکرد قسەی خۆمان ئێوارەکەی پێیان وتم ئەبوایە تۆزی زووتر پێم بڵێن برادران بەڵام پێویست ناکە پرسم پێ بکەن ئێمە ئەمانەوێ وا ئیش بکەین ئێمە ئەمانەوێ وا سیاست بکەین ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان قەت عێلاقەی وا باش نەبووە لەگەڵ وڵاتەکانی دەور و بەرمان حەزەکەم پێتان بڵێ لەگەڵ حزبەکانی کوردستان قەت وەزعی وا باش نەبووە لە بەغا لە زمانی مام جەلالەوە جەنابی خوا عەفوی کە عێلاقەمان وا باش نەبووە ئێوەرە بە ئەوانە بین بە ئێوەش کێ وەزعی خراپە وەرە با ئێمە یارمەتی بین لەکوێ ئێمە وەزعمان خراپە وەرە ئێوە یارمەتیمان بن ئێمە ئامادەین هەموو هەنگاوێک بنین بۆ یەک ڕێزی حزبەکان نە لەبەر حزبەکان و یەکتریمان زۆر خۆشەوێت هەر چۆنێک بێخەڵک زۆر هەیە لەناو پارتیە بەڕاستی خۆشمەوێت بەس ئێستا ناوێرم تەلەفۆنیان بۆ بکەم لەبەر میلەتەکەمان لەبەر وڵاتەکەمان ئێمە لە بەغاوە ئەتوانین خزمەتی خەڵکی خۆمان بکەین نازانم چی ڕێی لێگرتوین کۆبینەوە نازانم زۆر باشە من بۆ ئامادەکردنی ئەم دیدارە کەسێ لەسەر پرسی ئەمنی و دۆخی ئەمنی وین حەزەکەم راپۆرتێکم ئەوەی لە دڵتایە بیڵێ زۆر باشە جا یەکێک لەوانە راپۆرتێکی ڕۆلینستۆنە کە ڕۆژی 19 ئەم مانگە بڵاوی کردوێتەوە کە ئایا کارگەی دروستنی چەک لە سلێمانی هەیە و ئەو تۆمەتبارە کە دەیڤ ڕۆژۆ کاوڵاتێکی ئەمریکی و ئەندامی پێشووی هێزی دەریایی سیڵە هێزی تایبەتە تۆمەتبارە بە بەبڕبردنی کارگەیەکی شاراوی دروستکردنی دەمانچە لە کارگەی دروستکردنی دەمانچە لە هینە ریفلکش هینی ساوتەکە خراپتر و خراپترە بێت من لێرە گوێمێنیە دڵنیام ئێوە گوێتان لێتی بەس سەگوێ لێمەتەوە دروستە دەنگەکە زۆر باش زۆر باشە پرسەکەم لەسەر راپۆرتێکی ڕۆلینستۆنە کە لە کارگەی دروستکردنی چەک لە سلێمانی هەبێت تۆمەتبارێکەیە کە دەبرێتە بەردەم دادگا بەڵام ئەو هەموو تۆمەتەکانی ڕەت کردوێتەوە وەکو خۆی کە بەس باقچاقچی چەک و ساختەکاری سپکردنەوەی پارە و ئەشکەنجەدان ڕۆژێ تۆمەتەکانی سەر خۆی ڕەت کردوێتەوە وەکو خۆی بەڵام خستێ سەر کەسێکی دیکە کە ئەویش بەڕێز پۆڵا تاڵەبانی ئایا ئێستا کارگەیە هەیە یان کارگەی هاوشێوی وا لە سلێمانیا هەن چکە راپۆرتەکەی ڕۆلینستۆن بڵاوی کردوێتەوە 19 ئەم مانگە بەداخەوە ئەم ڕۆلینگستۆنەم نەبینیوە و من تەسەوڕ ناکەم ئەگەر شتێکی وا ڕووی دابێت کاک پۆڵات بەتەنیا ئەوەی کرد بێت دڵنیام ئەوە بۆ شوێنێکی تریش ئەڕوات و پێشنیارم ئەوەیە لە ئەمریکا کێ داوا ئەکەن بۆ دادگا بە داوایان کەن و چەند کەسێک بێ کە ئیشەڵا ناوی ئەوانی تیایە من ئامادەم خۆم بیان خەمە ناو تیارەکە و بیانێرم بۆ واشنگتن زۆر باشە دوایین پرسیارم پێشەوەی بچمە لای میوانان پرسیاریش لەوان وەرگرم پرسیارێکم لەسەر ئاسایش یاریمی کوردستانە شتێک کە ئێرە جیا کاتۆ لە ناوەڕاست و باشووری عێراق
پرسی ئەمن و باشی دۆخی ئەمنیەتی بەڵام ئەگەر ڕووداوی هاوشێوەی ئەوەی کە ڕوویدا کوشتنی هاوکار جاف هەند دۆخەکە تێک دەچێت بەرپرسی دژە تیرۆر لە بە تۆمەتبار کراوە بە کوشتنی هاوکار جاف ئایا کلاکنووی ئەم دۆسیە لە شوێنی خۆیدا وەستاوە یان چی بەرەو پێشچوونێک چی من ئاگام لەم دۆسیەیە نییە چونکە یەک معلوماتمان نەبینیوە یەک بەڵگەمان نەبینیوە یەک ئێترافمان نەبینیوە یەک شتمان نەبینیوە من بۆ خۆم لە بەغا بووم خەوتە بووم هەڵسام لە بەیانی تەلەڤیزیۆنم کردەوە سەیرەکەم لەسەر مەحکەمە قارەمانەکانی کوردستان حکم دران دووبارەیەکەمەوە من زۆر احترامی قەزاگرم بەڵام من زۆر نەمدیوە لە دنیا خەڵک لە تەلەڤیزیۆن محکەمە بکرێت خەڵک لە محکەمە ئەکرێت نە لە تەلەڤیزیۆن من یەک کادری خۆم یەک کادر تەسلیمی هیچ دادگایەک ناکەم تا تەقەنەعەت نەکەم کە ئەو دادگایە ڕاستەقینەیە بۆ مەسەلەی هاوکار جاف شەهید هاوکار هی ئێمەیە شەهیدی خۆمانە ڕقم یەک ئەم پرسیارەتان لێ یەکەم یەک بەشەر نەیتوانیوە جوابی باتەوە تا ئەمڕۆ چ قانزاج کرا لە ڕووی یەکێتی نیشتمانی کوردستانەوە بە شەهیدکردنی هاوکار جاف موتیف وانە هەموو جەریمەیەک موتیڤی هەیە موتیڤەکە چییە؟ بۆ خەڵکەیە ڕەنگە موشکیلەمان هەبێت لە بەڵی بە شەهید هاوکار وان نەبوو من پێم ناخۆشە لەگەڵ خزمەکانی قسەم کردووە من نەزانم چی ڕوویداوە ئێوەش زانن چی ڕوویداوە پێشنیاری ئێمە ئەوە نییە ئێمە لە تەلەڤیزیۆن قسە بە یەکتری بڵین و لە تەلەڤیزیۆن خەڵک محکەمە بکەین ئالێرە دیسان دووبارەیەکەمەوە ئێمە ئامادەین لێکۆڵینەوەیەک بکەین بەیەکەوە با ئێمەش بەیەکەوە نەکەین MI5 هێنن CIA هێنن FBI هێنن سەباح سنگەرە هێنن کێ ئەهێنن یارمەتیمان بات ئێمە ئامادەین لەوە باشترە توانم چی بڵێم بەڵام بە من بوترێت ئەمە بنێرە بۆ هەولێر قەت ئەوە ناکەم قەت چاوەڕێی ئەوە مەکەن بەخوای گەورە لە خەوتانە ئەوە نابینن زۆر باشە من ئێستا پرسیارەکانم تەواو بوون ستەیجەکەمەوە یەک دوو پرسیاریش کە دەرفەتەی وەرەگرم ئەگەر هاوکارانم هاوکارم چەند پرسیارەکەن حەزەکەم بیکەن من وەختم زۆرە زۆر باش جا من با پرسیارەکان ئەگەر هاوکارانم مایکەکە ئەو بە ڕێزە دەستی هەڵبڕیەوە بەس پرسیارەکە کورد بێت ئەتوانی خۆت بناسێنی کە قسە ئەکەن بالعربي راح يكون سؤالي بالعربي والله بالعربي من ناتوانم دكتور أيمن هردوسي كلمة أزانم وهيك هي أولين لربيلن دكتور أيمن عبد عون الدكتور أيمن عبد عون رئيس قسم العلوم السياسية في جامعة ديالى كاكباث تحدثت عن أن العلاقة اليوم مع بغداد هي أقوى من العلاقة حتى في زمن مام جلال هل أن العلاقة اليوم مع بغداد هي كردة فعل على حجم الخلاف مع البارتي هنا في إقليم كردستان؟ أجر تيجيشتم أم أنك مؤمن إيمان مطلق بالسياسة التي ينتهجها الإطار التنسيقي وهي من دفعتك چارچۆی ئەو سیاسەتی چارچۆی هەماهەنگی دێبا بەڕێتەوەیان باوەڕێت بەوە پەیوەندی هەیە لە نێوان بەغداد و هەولێردا مترجم هلو نتو مترجمك بمن الله برسيارك تشبو بالله برسيارك تشبو برا من ايشم بجلابتني اگر بزانم برسيارك تشبو كاك بافل أنت ذكرت أن العلاقة اليوم مع بغداد هي أقوى كلا إسادا بيونديا كاني يكتي لربقاتا لك سردمي مامجاز بهسترا أو بيونديا بهزيا بهوي أو كالبريك الشطان هي لقل بارتيا يانتو باورد بوهي كأو سياساتي كتشارشوي هما هنجي لإسادا بر بيرويدا بيونديك زور باشا ولنيوان هولير بغدادا بزانمي لبيني أويل جناب تيجيشتم أوش كصوتي زور كما تيجيشتم توزق لبرسيارك
سەبەبی نزیکبوونەوەی ئێمە لەگەڵ بەغا ئەوەیە کە ئەبێ وابێ. ئەمە یەکێتی نیشتمانی کوردستانە. ئەمڕۆ کە یەکێتی نیشتمانی کوردستان گەیشتووەتە سەر ڕێگا ڕاستەکەی خۆی، ڕێگای تێکۆشەرەکانمان، ڕێگای شەهیدەکانمان، واجبی ئێمەیە سەردانی ڕەفیقەکانمان بکەین، ئەو عیلاقاتانە زیندوو بکەینەوە. مام جەلال هی هەموو کەسێک بوو، قەت ئێمە نابین بە مام جەلال، بەڵام حزبی مام جەلالە. ئێمە شەبێ وەکو مام جەلال ئیش بکەین. ئێمە لەگەڵ جیاکردنەوەی کەس نین، لەگەڵ ئاوتکردنی کەس نین. ئەوەی کە ئێمە ئەمانەوێ عێراقێکی یەک ڕیزی یەک دەنگی سەرکەوتووی دۆڵەمەندە بۆ دوو سەبەب. یەک حەزەکەین عێراق وەزعی وا باش بێ، دوو ئەگەر سەریح بم لەگەڵتان کە عێراق وەزعی باشە ئێمەش وەزعمان باشە بێ. بۆیە ئێمە پشتیوانی هەموو پرۆسەیەکین کە وڵاتەکەمان هەباتە پێشەوە. من ئەو نەوعە کوردە نیم و یەکێتی ئەو حزبە نییە کە پێی خۆش بێت هەڤاڵەکانمان خوشک و براکانمان لە بەسڕا وەزعیان خراپ بێت و ئێمە لێرە دانیشین وەزعمان باش بێت. نەخێر، ئەوانش کەسی ئێمەن، ئەوانش کەسی مام جەلال بوون، ئەمانش کەسی یەکێتین. ئێمە حەزەکەین هەموومان وەزعمان باش بێ، شان بەشان بوەستین. با من شتێکی تریشتان پێ بڵێم دەربارەی عێراق کە زۆر جار بەڕاستی گریانم یە بۆ ئەم وڵاتە. تو بگەڕێرەوە چەند هەزار ساڵ پێش ئێستا تۆپ لێرە دروست بوو، ماسماتیکس لێرە دروست بوو، قانون لێرە دروست بوو، خوێندنەوەی ئەستێرەکان لێرە دروست بوو. داوای لێبردوونەکەم لە ڕەفیقە ئەجنەبیەکانمان، بەڵام خەڵکی عێراق لە بەغا ئەگەڕا بە حەریرەوە کە ڕەفیقە ئەوروپیەکانمان تازە لە ئەشکەوت هاتبوونە دەرێ. باشە بۆ ئێمە وامان لێ هاتووە، بۆ وامان لێ هاتووە. ئێمە ئەبێت چۆن لە ناو کوردەکانە بێ یەک ڕێزی دروستکەین، ئەبێ هەڵ بدەین لە بەغدادیش و لە عێراقیش و لە بەسڕەش و لە نەجەفیش یەک ڕێزی دروستکەین. هەمومان بەیەکەوە دەرەقەتی ئەم هەموو کێشانەیەین، هەمومان بەیەکەوە ئەتوانین بۆ پێشەوە بڕۆین. بەڵام بەم نەوعە ئێمە پێمان وایە لەم مەرحەلەیە چۆن یەکێتی پێویستی بە بەغایە. ئیشەڵڵا بەغاش حەزەکات یەکێتی هاوکار بێت و ئێمەش حەزەکەین هاوکار بین. هیچ بەرنامەیەکی ترمان نییە لەوەی پێشکەوتنی عێراق و پێشکەوتنی کوردستان، هەر چوار پارچەی کوردستان بۆ معلوماتان. دوایین پرسیارم لە ڕێزی ناوەڕاست وەرەگرم. لەم کۆڕبەندا گەنجێکی زۆرمان لەگەڵ بەشدارە، ئەو گەنجە گەنجێکی زۆرمان ئەلو ئەلو زۆر سپاس. پرسەکەم ئەو پرسیارەکەم سەبارەت بە کەرکووکە. بەڵێ هەمومان نەزانین لە دوای ئەو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە پارێزگاری کەرکووک کورت نەماوە. ئایا تا چەند هەوڵتان داوە لەگەڵ پارتیا بگەنە ڕێکەوتن بتوانن ئەم پۆستە بگەڕێنەوە کە لە ناو کووردا کە لە عێراقا بە مافی کووردا هەزانێت؟ جوابەکەت دوو سەرێ و یەکێکیت پێ ناخۆشە بێت، بەڵام دڵنیاتانەکەمەوە دانیشتێک نەبووە لە بەغا، کۆبوونەوەیەک نەبووە لە بەغا، سەردانێک نەبووە لە بەغا. ئێمە باسی کەرکووک نەکەین و زۆر بەجدیش باسی کەرکووک نەکەین. ئامادەش نین تەنازول بکەین لەسەر مەسەلەی کەرکووک و هەواڵەکانمان لە کەرکووک، بەڵام دەربارەی ئەوەی کە لەگەڵ پارتی چەند بەیەکەوە ئیشمان کردووە بۆ کەرکووک سفر. یەک پرسیاری تر وەرەگرم، یەک دوو دەقەبان ماوە با لەو گۆشەوە بێت لەو گۆشە. ئەو دکتۆر عەبدوڵڵا مامۆستایە دەمێکە دەستی کامە لەم بینی ببوورە عەبدوڵڵا لەو ببوورە مامۆستا گیان لە خۆمەوە تەداخولەکەم لە شتە کەک بافەڵ پرسا من جی لەسەر ببوورە سەر کەرکووکە گەلۆ شەرت و مەرجوێ ئان ئیمکانە کو جی بجیکردنا خاڵا 141 دەستورنامەیە عێراقی هەیە ئاننا ji بووی vêyekê hûn partiyên em bêjin Kurdistanê xebatekê dikin da ku bi riyeke destûrnameyî cardin Kerkûk vegere ser Kurdistanê. Spas dikim. سپاسەتەکەم. چەند مەوزوعێک ماتوانیە بکەین بەغدادێ مەسەلەیە 140 تشتانە زیندی کرینەوە لە هەمی دانیشتنێمە هەوڵت دین بۆ مەسەلەیە کەرکووکێ بەس پێشنیاری من ئەوەیە
هەواڵانێ پارتی پشتێمە بگرن بەیەکڤە بۆ کەرکووکێ شول بکەین پێم وایە وەزعێمە گەلێک باشترێت بێت لە بەغدادێ و دەتوانین نەتیجەیەکی باشتر وەرگرین بۆ کەرکووکە نەهەر بۆ کوردە کەرکووکە بۆ هەمی لە کەرکووکە. مام جەلالت گوت مەسەلەیە کەرکووک عملیاتێ مێشکە وابزارم هەر لەبەرەوەش دکتۆر نەجمەدینی لەوێدا نەبوو چکو خۆدارەزانن دکتۆری مێشک بوو اینجا ئەڤە ئەگەر بتوانین بێکڤە شول بکەین خوا عەفویکە ئەگەر بتوانین بێکڤە شولکەین ئەس دڵنیام نەتیجێمە باشترت بێت لەوەی کە ئەڤەی پارتی تەنیایە شولکت بۆ کەرکووکێ و یەکێتیە تەنیایە شولکت بۆ کەرکووکە. بادینیەکەشم زۆر خراپە داوای لێ بردوون لێکم. زۆر سپاس من پرسیارێک نەماوە ئاگاداریش کرامەوە کە کاتی نەکەم ئەگەر تۆ هەر شتێکت ما بێ لە کۆتایە بتوێ بیڵێ. وەڵام من شتێکم ماوە گەر ئیجازە مەدەیت. جارێ ئەوڵ جار سپاس دەکەم بۆ ئەم دەعوەتە ئیشەڵا ئەوەی ئەم دەعوەتیشی ڕێک خست سەحەتی باشە بێت. داوا ئەکەم لە هەموو حزبەکانی کوردستان کە وەرن بەیەکەوە زۆر بەجددی گفتوگۆ بکەین. دووبارەیەکەمەوە وەزعەکەمان زۆر خراپە میلەتەکەمان وەزعی زۆر خراپە بەڵام لە عینی کاتە فرسەتێکی زێڕینەیە ئێمە بەیەکەوە ئیش بکەین موشکیلەکانمان حەلکەین و میلەتی کورد بۆ پێشەوە بین. ئێمە غازمان هەیە ئێمە خەڵکی زیرەکمان هەیە ئێمە عیلاقاتی باشمان هەیە ئێمە توانای باشمان هەیە ئەلی وڵڵا بەیەکەوە هێزی باشیشمان هەیە هەر لێک تێگەیشتنمان نییە وەرن ئێمە وەکو یەکێتی ئامادەین تەنازول بکەین لە حەق و حقوقی خۆمان وەکو هەموو جارێک بەڵام وەرنە پێشەوە یەک هەنگاو یەک هەنگاو وەرنە پێشەوە واز لەم سیاسەتە بێنن و ئێمە ئامادەین سێ هەنگاو بینە پێشەوە تکایەکی برایەنە هەرکێک گوێ ئەگرێت لە هەرچی حزبێک بێت ئەمە ڕەئیەکێتی نیشتمانی کوردستانە ڕەئی بافڵ نییە ڕەئی هەموو مەکتەبی سیاسیەکی ئێمەیە سەرکردایەتیەکی ئێمەیە پێشمەرگەی ئێمەیە ئێمە ئامادەین وەزعی کوردستان چاکتر بکەین وەزعی عێراق چاکتر بکەین. سپاس زۆر زۆر سپاس بە هیوای بینینەوە لە سێمین وەڕبەندی ساڵانەیە و لێ لە ساڵی داهاتوو و کێشەکانی چارەسەر بکرا و باس لە قۆناغێتری بکەین. زۆر زۆر سپاس دووبارە. ئێستا ئەتوانمەوە فڕێ بم.